ئەنی ئەوەنە خۆشە زۆر جاریش لای خۆمان کەیکێکمان درەنگە بۆ داوامێک سەڵێن قەتەریەژی بەڵام قەتەر شتی سەیریش ڕۆیەتیایە عەبدوڵڵا کە گەنجێکی دیاربەکرە پەیوەندی لەگەڵ کچێکی هیندستانە بەستێ و بڕیارێن کە لە دیاربەکر ئاهەنگی هاوسەرگیری ئەنجام بن ئاهەنگەکەیان بە گۆرانی و میوزیکی کوردی بەشداری هەردوو خانەوادەکە بەڕێوە بچووە جا زاوە نای عەبدوڵڵایە 4 ساڵ بەر لە ئێستا لە قەتەر ئەم کچەی ناسیوە و لەگەڵ یەکتریا پەیوەندی خۆشەویستیان دروست کردووە و بۆیە بڕیاری هاوسەرگیریاندا و هاوسەرگیریەکەشیان بردوۆتەوە شوێنێکە ئێستا پێکەوەی بین. داوەتە هەڤژینی یا خۆرتێ دیاربەکری عەبدوڵڵا و کەچە هەندی نیها بسترانên کوردی li peyasa Diyarbekirê hate kirin. Abdullah karmendê kompanyeke taybet e û li Qeterê kar dike. 4 sal berê li wê derê hev naz dikin û piştî peywendiya 4 salan dixwazin peywendiya xwe bigihînin asla hevjîniyê. Ben Katar'da ikamet etmekteyim. Orada çalışırken. Ez li Qeterê dimînim. Li wê derê 4 sal berê min niha nas kir û niha jî li Diyarbekirê em daweta xwe dikin. Min xwest li Diyarbekirê daweta me çêbe. Bûkeke Hindistanî were Diyarbekirê. Li Hindistanê bi beşdariya malbatan me şahiyeke biçûk kiribû. Bûk ji herêma Kalkuta Hindistanê ye. Got ev herêm 4183 kilometreyan ji Diyarbekirê dûr e. Malbata Bûkê ji Hindistanê hatine û tu xerîbî li stran û govenda Kurdî nekirin. Zavayê 3 salî Abdullah Hanî dibêje. Derve germa havînê ya Diyarbekirê gazindên malbatê nebûn û bi awayekî germ hatin pêşwazî kirin. Salên dawî dawetên xortên Kurd li gel bûkên Japonî, Çînî, Kûrî û çendîn welatên Asya dûr tên kirin. Ev yek nîşaneya belavbûna Kurdan li ser asla cîhanê ye, her wiha aştbûna wan li gel kultûrên cûr bi cûr tê dîtin. بینە سەر بابەتێکی دیکە بابەتێکە کە پەیوەستە بە هەر تاکێک لە ئێمە کە لە کۆمەلگا ئەژین هەرچەندە تۆ لە ڕووی دەروونەوە تەندروست بژیت هەم دەوروبەرەکەت ئاسوودەترن لەگەڵتا هەم خودی خۆشت ئاسوودەی جا ئەمانەوێت سەبارەت بە ڕەشببینی و ڕازی نەبوون بە شتەکان گفتوگۆ بکەین و قسە بکەین چکە هاژە زۆر ناخۆشەکە لەگەڵ یەکێکە هەڵسو کەوتەکەی بزانی لە هەموو شتێ ناڕازیە چۆن قسەی کوردەواری هەڵیتر لە موجار دەست بە دەست نوێژەبی ناوێری شتێکی پێ بڵێ ترسی بەدڵی نەبێت ڕازی نەبێ بەو شتێککە تۆ ئەیکەی بۆی یان بۆ شوێنێک حەزەکەی بانگێشتێکی ئەگەر ئەمە بۆ بەرامبەرەکەش نەبێت سۆڤان ئەو کەسانە خودی خۆیان نامڕخۆشیان چونکە بیانوە گرن لە هەموو شتێک ناڕازین لە هەموو شتەکانیان ئەمەش بەڕاستی زۆر جەرجی بەزەیە چونکە ئەو کەسە هەر خودی خۆی ناتوانێت هیچ چێژ ببینێ لە چرکەیەکی ژیانیشی ناتوانێت چێژ ببینێ لە خۆشیەکانی لەوەی کە هەیەی نی تۆ کە ناڕازی بووی لەوەی هەتا چاو لە شتی خەڵکی دیکێ وەکوترێ باخەکەی خۆت سەوسکە سەیری باخی دراوسێکت مەکە چۆنە ئەم بابەتە قسەی زیاتری لێسەرەکەین لەگەڵ میوانەکەمان قازی محەممەد توێژەری کۆمەڵایەتی و میوانی ئێمەیە بەڕێز قازی محەممەد بەخێر بێ یەکسەر ناوەکەت سەرنجی ڕاکێشام لە پێشەوە قازی محەممەدەوە ناونراوی یاخود چۆنە تۆزی باسی ناوەکەتم بۆ بکەن جا باسی بابەتەکەمان بکەین دەستەکانتان خۆش سەرەتاسپاسان دەکەم بۆ میوانداری وەسەرکردنەوەیە من خۆم ناوم قازیە باوکم ناوی محەممەدە باشە هەر لە سەرەتای بوونمەوە دیارە بەو ناوەی پێشەوە و ڕابەرێ کورد ناودراوە هەیە ئێستا ناویتر هەیە قازی محەممەد پێکەوێت مڕەکەبە بەڵام بخۆم قازیمە باوکم ناوی محەممەدە لە ناویشم هەر لەوە هاتووە قازی محەممەد پێشەوای کوردە بڵێ ناودار بن خۆش زۆر باشە با بینەوە ناو بابەتەکە لەسەر بابەتەکە قسە بکەین باسی ڕەشببینی و ناڕزایی بوون لە شتەکانمان ئەوت پێم وابێت ئەمە تایبەتمەندی نییە لەبەرەوەی کە هەندێک خەڵگەیڵێ وڵام من بە هەموو شتێ ڕازی نابم وازانە تایبەتمەندێکی باشە یان متمانە بە زۆر کەس ناکەم حەز ناکەم یەکسەر تێکەڵ ببووم و گەشت بین بم بەرامبەر شتەکان
جا دروستە ئەمە تایبەتمەندی نییە وایە و ئەتوانی بەچی پێناسی بکەین چ جۆرە شتێکە ئەمە لە مرۆڤ هەیە سەرەتا خۆی ڕەشبینی زۆر جار دەبینی ئینسان ئەگەر بگەینەوە باگراوەندە مێژوویەکەی ڕێژبینی حاڵەتێکی دەرونیە زۆر جار لە مرۆڤەکان دروست دەبێتن مەرز نییە تا کۆتایی ژیان لەگەریبی بەڵام زۆر جاری ژوێ تا ماوەیەکی زۆر هەتا دەمریتن هەر لەگەریتی ئەم ڕەشبینی تایبەتمەند نییە بۆ کەسانێکەوە تووشی ئەو جۆرە گرفتە دەرونیە دەبن بەڕاستی ئەوە یەکێکە لەو حاڵەتانەیەکەوە مرۆڤ تووشی دەبێتن بەردەوام ناڕازی بوونە بەردەوام خۆ پێ بە زلزانە تا ڕادەیەک باوەڕی بە هیچ شتێک نییە لە هەموو شتێک گۆشە گیرە نامۆیە بە سەرجەم بابەتەکان جالەیە ئینسانی ڕەشبین زۆر زارۆ دەکاتن کاریگەری دەکاتە سەر دەوروبەری خۆشی مەرجنیە هەر کەسێک کە ڕژبین بوو ئەو کەسە کەسێکی زۆر کامل و پێگەیشتی بی لەوانەیە گرەیەکی دەرونی هەبی لەوانەیە گرفتێکی دەرونی هەبی جامەگەر باسی لایەنە دەرونی بکەین زۆرە بەڕاستی کەسانی مختصن بەو بارەوە دەتوان قسەی لەسەر بکەن و ئیشی لەسەر بکەن بەڵام ئێمە لایەنە کۆمەڵایەتێکە ئەگەر وەربگرین زۆر دەبێتە کێشە بۆ کەسەکە چونکی بەڕاستی تو هەر لە هەموو شتێکی ژیان لە پەرداقێک لە کەوچکێکی چا ناڕازی بی گلەی تەبیت و ڕەشبین بی و حەکسی کەسی بەرامبەرت بی بەڕاستیەوە دەکاتن ڕنگدانەوەیەکی زۆر خراپ لەسەر کەسەکە دروست دەکات باگراوندێکی خراپی دوا ڕۆژ لەسەر کەسەکە دروست دەکات جالوێ ئینسان زۆر زار دەبی هەوڵ بداتن ئەگەر خۆشی پێی نەکرێتن ئەو حاڵەتانە تێپەڕێنی دەبی داوای یارمەتی لە کەسانی تر بکاتن داوای هاوکاری لە دەوروبەر ئەو کەسانێک کە شارەزا پسپۆرن بەو بابەتەوە وێن هەوڵ بدەن یارمەتی دەن لەو گرێ دەرونی و گرفتە دەرونی ئەو کەسە ڕزگار بکەن بەڕاستی جا بۆیە باشە کاک قازی ناڕازی بوون گلەیکردن لە هەموو بار و دۆخێک ڕەشبینی ئەمانە لە چیەوە دروستە بە کەسێک یعنی خۆی جیناتی تایەتی یاخود نا دۆخێک دروستیەکە لە لای مەبەست لە باگراوند دەکەێتی زۆر جاران کۆمەڵێک هۆکار و ئەسبابن فاکتەرەکان زۆرن یەک لەوانە بۆ ماوەیە خودی بۆ ماوەی ئینسانەکە هەیە ڕەشبینە بەرەبا بەڕەچەڵک هەن ڕەشبینن ناڕازین لە کۆمەڵێک شت لە هەموو شتێک ها کوردەواری دەڵێت دڕدۆنگن تا ڕادەیەک لە هیچ شتێک رازینین دوو ژینگەی دەوروبەر ژینگەی سیاسی ئەو کۆمەلگای تێدا دەژی هاوڕێیەتی بەڕاستی زۆر دەوری هەیە هۆکاری سەرەکی ڕەشبینی ئینسانەکان هاوڕێیە کەسێکی ڕەشبین دەبینی هاوڕێتی کەسێک دەکاتن ئەو کەسە ڕنگدانەوەی لەسەر کەسی بەرامبەری دەبیتن ڕۆژانە لەگەڵی دەژی بەردەوام ئەو کەسە وە دەکات ڕەشبین بی کەواتە ڕەشبینی زۆر جاران ژینگەی دەوروبەریش کاریگەریسێت تۆ لە ژینگەیەکی ئارام و لەسەر خۆبی لە شوێنێک بی ئەوکە ئەو باخسی ئێستا پشتمان تۆ ژیانێکی واتەبی لە ماڵەکەت لە شارەکەت لە کۆمەلگایەکەت هەبیتن تا ڕادێک ئینسانێکی نەرمتر کەسێکی تێگەیشتی تر کەسێکی نەرمتر دەبی لە حیاتی ئینسان لە ڕۆژانەدا بەڵام تۆ لە ژینگەیەکی جەنجاڵ و شەڕاوی و کۆمەڵێک کوشتن و گرفت و نەبوونی و گەرمە یعنی ئەو شتانە بەڕاستیەوە دەکاتن مرۆڤ تا ڕادەیەکی زۆر ڕەشبین بێت جالێ هاوڕێتی دیسان دێمەوە سەری هۆکاری سەرەکی لە ناو کۆمەلگای ئێمە ئێستا بەڕاستی هاوڕێتیە باشە ئەگەر وا بێ ئەوەندەی ڕەشبینی کاریگەری هەیە لەسەر کەسێکە ئاسایی بێت کەسێکی گەشبین ئاسایی بڵێن کەسێکی گەشبین کاریگەری لەسەر ڕەشبینەکە نابێت چاکی کاواتەمە بەسمەوێ ڕەشبینەکە ئەو نەزاڵترە و نەمە ترسیدارترە کە ڕەشبینەکە زاڵترە ئەگەرێکی ڕەشبین بێ ئەتوانێت بەرامبەرەکەی ڕەشبین کات بڵێ ڕەشبینی زۆر جا کاریگەری دەکاتە سەر کەسی بەرامبەریش چونکی تۆ لەگەلی هەستای دانیشتی ڕۆیشتی خواردت خەوت یعنی هەر شوێنێک کە لەگەڵت بوو ئەو کەسە بەردەوام وەکو سێبەری خۆت بوو لەگەری کاریگەری ڕاستە خۆ دەکاتە سەر توش لایەنە ڕەشبینەکە زۆر جاریشێ ئەو کەسانێکەوە گەشبینی بە عەرەبی متەفائیلی پێ دەڵێن ئەو کەسانە لەوانەیە کاریگەریی جوزئی بکەنە سەر هەستی کەسی بەرامبەریان بواتە ڕەشبینیەکە زۆر زاڵتر لە گەشبینەکە بەتەئکید لەبەرەوەی باگراوندە خراپەکە لە خودی کەسەکەیە ئەوەی کە ڕەشبینە بەڵام ئەوەی کە فاعلی دەرەچیە کە لۆ ئینسانەکە دێتەوە کەسی بەرامبەرێتی لەوانەیە ڕۆژێک دوو مانجێک لێ بێزار دەبیتن ناتوانانی بەردەوام ڕێنمایە باشەکانی بکاتن لەوەی کەسێکی متەفائیل و کەسێکی گەشبین لێ دەرچێت باشە لەگەڵەوەی باسی چەند هۆکارێکە کرد ئەمانەوەکەن کەسان ڕەشبین بن یاخود ناڕازی بن هۆکار هەیە بۆ چاکبوونی یاخود ڕێگە هەیە بۆی کە ئەم کەسە ڕەشبینیەکەی کەمتر کاتەوە بتوانێت کەسێکی گەشبین بێ لە زۆر شت چێژ وەرگرەی ترەوەنە ناڕازی نەبێ بەڵێ بێگومان هەیە یەک ئەو کەسێک کەوا بیەوێ بەرەو باشی بچی لە ڕەشبینی بۆ گەشبینی کۆمەڵێک هۆکار هەیە دەتوانم سێ خەڵ بێخمەڕ و یەکەمیان گرنگی پێدان بە خودی خۆت کەوا خۆت لەگە خۆت بدوێ لەو کاتێ بە تەنیایی لە باتی و بیر لە نەرێنیەکان بکەوە
بیر لە شتە ئەرێنیەکان بکەوە ئەو شتانێکەوە لە خودی خۆ دەردەچیتن دوو ئەو شتانێک کە هەتا بایەخی پێ بدا گرنگجی پێ بدا سێم ئەو شتە باشانێکەوە بە باشی دەزانی وەکو کەسێکەوە هەست دەکەی ڕژبینی بینوسەوە نووسین لە دوو بابەتدا خۆ دەگەی یەک ئەو شتانێکەوە خراپ بوون بەسەرت داهاتون یان لە ڕابردوودا و ئەو شتانێکەوە باشن ئێستا لە داهاتوودا بەتەمای ئەنجامی بدەوی و هەڵی بسەنجێنی بە شتێکی باش نووسینەوە زۆر زار دەبێتە هۆی لەبیرکردنی شتە خراپەکان یان خوێندنەوە یاخود گرنگجی پێدان بۆ کەسانێکەوە گەشتبینین یاخود کۆمەڵێک بەرنامە و کۆمەڵێک لێکۆڵینەوەی ورد هەیە دکتۆر ئینجی هیڤن کەوا لە یەکێک لە دکتۆرە هەرە بەرزەکانێکەوە لە زانکۆی بەریتانی شاهانەی بەریتانیا بەڵێ 10 ساڵ بەر لە ئێستا من کەسێکی زۆر ڕەشبین بووم بەڵام بە کۆمەڵێک هۆکاری دەرەکی ئەو بازە سەرجەم هۆکارەکان ناکە بەڵام ئەو هۆکارانێکەوەی کرد ئەمن دەربچم یەک نووسینی شتە خراپەکان بوو فڕێدانیان نووسین و فڕێدانیان و گرنگجی پێدانی ئەو شتانێک کە هەم بوو وەکو خودی خۆم لە سارەیەکی بچووکەوە تاکو دەگاتە ئەو شقی کە تێیدا وەکو ڤێلایەکە و ئەو پلە زانستێ بەرزەکە ئێستا هەمە من گرنگجی پێداوەکەوە دکتۆراکەمە و زۆر شت هەیە کە من دەیبینم لە قوتابیەکانمەوە فێر دەبم کەسێکی زۆر سادە دەبینم لە ژیانی ڕۆژانەیدا بە شتێکی بەسیتەوە خەریکە سادە خەریکە بە شتێکی گەورە و بەدەستکەوتێکی زۆر گەورە دەبینی من هەستام دەرێ ئەو شتانم لە خۆم وەرگرت گرنگجیم پێدا و گەورەم کرد لەسەری باشە من بیرم چوە سەر شتێک کەوتێ لە سارێکی بچووکەوە هەتا خانوویەکی گەورە ئەکرێ بڵین بەدەستهێنانی ئەم شتانە مای خۆشببختیە مای گەشتبینیە مای ئەوەیە کە ئیتر ئێمە ڕەشبین نەبین لە هەندێک حاڵەت دەبڵێ چۆ ئینسانێکی ئەگەر بەراوردیکە چ بە پاس هات و چۆ بکەی لە شوێنی کارەکە دیاقلەوە داوامەکەی خۆت چ بە سارەیەکی شخصی خۆت بین زۆر جیاوازە کەش و هەوای ناو ئۆتۆمۆبیلەکەی خۆت لەگەڵ ناوپاسەکە زۆر جیاواز ئەو شتێک کە تۆ هەتا خەڵک نیەتی یا ئەوی خەڵک هەیەی بەراوردی کە بەخۆت تۆ لە ژیانێکدا بژی ژیانێکی کۆلامەرجی بێتن زۆر جیاوازە لەوەی کەوا لە ژیانێکی ڕەفاهی بژی شوێنێکی باشت هەبی وەزیفەیەکی باش بوتەیەکی باشت هەبیتن ئەوانە هەمووی دەبێتە هۆی گەشتبینی لایەنە مادیەکە دەوری هەیە لۆ ئینسان ئێستامە زۆر زاران دەبینی دافعی دەرەکی زۆر کاریگەری لەسەر کەسەکان دەکاتن بەڕاستی ئەوانەی کەوا ژیانیان تاڕادێک لایەنی ئابووریان خراپە یاخود لە ژینگەیەکی سیاسی تۆقێنەر دەژین یاخود لە ژینگەیەکی کۆمەڵایەتی زۆر خراپ دەژین ئاستی ڕۆشنبیری کەسەکان و کۆمەلگا و تاکەکە تاڕادەیەک نزمە ئەوانە هەموو دەبنە هۆکار لە ڕەشبینی و چارەسەری شەیە بەڕاستی لە ڕەشبینی باشە پێش ئەوەی کە باسی چارەسەرەکان بکەین گەورە دەروونزانی جیهان یانگ باس لەوە کات ئەڵێ هەندێک جار گەشتبینی زۆریش ئەبێتە هۆی ڕەشبینی بڕێک لەو پەرداخی کاتە مێڵە ئەوەندە پڕبێ لێی بڕژێت بەشی ئەوە بێڵەرەوە کە لە بەتاڵاییەکە لە بۆشاییەکە ئەوەندە مەڵێ فلان شت ئەبێ فلانش دەبێت کە ئەگەر ڕوبەڕووی نەبوونی بوویت یان ڕاد بەرامبەر بە کەسێک زۆر باش بێ بەڵام لە بەرامبەرە هەڵسوکەوتێکی لێ ببینی تر ڕەشبین بی بەرامبەری مەش بۆ خۆی هۆکار نابێت کە مرۆڤ تووشی ڕەشبینی بێ هەندێک جار مەجالێکی تیا بهێڵینەوە بەتەکیید وی کوردەواری سێکی زۆر جوان دێت زام کە پڕ بوو لێ دەڕژێت ڕگەشتبینی جوایە ئینسان ئەگەر هەر لە خۆشی بوو هەر لە ڕەفاهیەتدا بوو هەر لە سەرجەم لە دەرزیەک بگرێت تا هەموو شارێک هەیبوو هی ئەو کەسە بێت ئەنی وەی لێ دەگاتە تەبەقەی غڕور ئەو کەسە هەست و بەزەیی بەرامبەر گچکەکانی خۆی نابێت لەوانەیە لە خۆی کەمترن نابێت مەبەستمەوە نییە کە زۆر شتیە بەمەستم ئەوەیە کە بەشێکیش بۆ نەبوونی شتێک چکە مەیتر دنیا لە 180 شتەکان زۆر جار نابێت مەبەستم ئەوە من باسی بکەم تۆ ئەگەر هەموو شتێکت هەبوو لە ڕەفاهێتی حیاتدا ژیای هەست بە شتە خراپەکان ناکەیت زۆر جاروێ ئەو کەسانی کەوا لە پلەیەکی زۆر بەرزی مادیدان لە بازرگانێک لە مامەڵەیەکە دەشکێن ئەو کەسە تووشی یەئس دەبێت خۆ کوشتنی توش دەبێت کەواتە تۆ هەردەم وەکو ئەو پەرداغی پێشە من با من نەڵم ئەو پەرداغە چارێگەکی بەتاڵە با بڵێم سێ بەشی پڕە کەواتە بە لایەنە ئەرێنیەکەوە بە سەیری شتەکان بکەین ئەگەر بە لایەنە ئیجابیەکانەوە تەمەشە شتەکانمان کرد لە ڕابردوش ئەگەر تووشی شکست بووی ئەوەی کە هەتە لە دەستیشی دەی بەو شێوەیە ناشکێکەوە تووشی لە دەستدان و فقدانی عەقلیبی زۆرزان ئینسان لە ئەنجامی لە دەستدانی شتێک تووشی کۆمەڵێک باگراوندی زۆر خراپ دەبێتن لەوانەیە نەتوانی لە ڕابردوو چاچی کاتەوە باشە باسیەوەتان کرد ژینگە کاریگەری هەیە لەسەری جگە لەوەی کە ژینگەی سیاسی کۆمەڵایەتی بە تایبەت ئێمەی کورد زۆر بە جەنگ و کارەساتی گەورە گەورەیە تێپەڕێوین ئەکرێ ئێستانەوەی داهاتوو لەسەر چی بنیاد بنین کە ئەو کاریگەریان لەسەر نەبێت چونکە هەر یەک لە ئێمە ئەوانەی پێشووتر بەیانیان هەڵەسن تووڕەن ینی بەپێی توێژینەوەش بێ باس لەواکرێت کە کاریگەری و جەنگ و
کارە ساتانیان لەسرە بەڵام ئەتوانین چ ژینگەیەک بۆ نەوەی داهاتوو دروست بکەین دابینکردی ژینگەیەکی لەبار و گونجاولۆنەوەی داهاتوو بەڕاستی ماندیبوونێکی زۆری دەوێت بە تایبەت لەو ژیانی کە ئێستا ئێمە تێدان لە واقع حاڵێکە ئێستامە تێدان بە لە 5 سال 6 سال بە لە ئێستا تووشی ئەو شەڕە گەورە بوونکەوە داعش بوو بەڕاستی کاریگەریەکی یەکجار خراپ و سلبی لەسەر دەروون و ئەحساس و مێشتی هەر هەمومان بەجێهێشت کۆمەڵێک وێنەی زۆر خراپماندی لە کوشتن لە بڕین لە سووتان لە تۆقااندن لە ڕوخاندن یعنی کۆمەڵی ئێمەی کورد ماشەڵا کە جەنابەت باست کرد لە هەر لە سەرەتاوە کۆمەڵێک نەهامەتی زۆرماندیوە تا ئێستا بە شکل لەخوا ئێستا ئینشاڵڵا بەرەو باشتر دەڕۆین لۆنەوەی داهاتوومان ئێمە دەبی هەوڵی ئەوە بدەین ئەگەر ئەو شتە خراپانی ئێمەش دیمانە ئەوان بە هیچ نەبێ کەمتر لێ ئێمە بیبینن یەقینم لەوانەیە ئەوانش کۆمەڵێک شت دەبینن تاکو ئێمە هەوڵ دەین ئەو شتانێکەوە نەوەی داهاتوومان ئێمە پێمان لێ ناوە نەیبینن دەبی مادی بوونێکی زۆر بکەین ئەوەش لە ڕێگەی هەوڵدان لە زانکۆکان پەروەردەی خێزانی پەروەردەی کۆمەڵایەتی ژینگەی دەوروبەرمان سوشال میدیا بەڕاستی ئێستا کارە ساتە هەر دەبینی فەیسبوک یاخود ئینستا یان خۆت سناب ئەکەی هەر شتێک هەر کاونتەکان دەکەیتەوە تۆ کوشتنە بڕینە تەقەکردنە ینی حادیسەی ئۆتۆمبیلە ئەنی هەموو شتەکان بەڕاستی وەلایەتە خەڵک بە شتێکی خراپ دەبینی گەورەترین نەحمەتی خوای گەورە بە ئینسانی داوە سیارەیە شەقامەکانە ئەو وڵاتی کە تو تەدەژی بەڵام هیچ گرنگی پێ نادەی خزمەتی ناکەی لە زادەیەکی باش بۆ دەکەوت سیارەکە لە دەخۆی بزانانی چێشی سیارەکە تا چەندە 200 دەڕوا کەسی لە کارە ساتێکی زۆر گەورە دەخۆڵقێنی دەچی بۆ گەشت برادێک هاوڕەیەکی خۆی دەکوژێتنی یاخو برینداری دەکە ئەنی ئەو شتانە بەڕاستی ئێمە گەبمانێ نەوەی خۆمان ئەوانەی کە لە دوا ڕۆژ دێنە شوێنی ئێمە ئێمە هەموو کە زانانی سنەتی حیاتە دەڕۆنی بەزیدەلین لۆ کەسی بەزیدەلین پێویستە کەسێکی نەرمونیامین دەبێت ئێمە بەزەیبین لەگەڵیان بەڕاستی هەر کاتێک کە هەڵەیەکی کرد تۆ بە شتێکی زۆر ڕق وەڵامی دێەوە ڕاستیەوە کارەسات دروست دەبێت ئەگەر نەوەکەی خۆم یا منداڵەکەی خۆم وەکو خۆم دروست کرد هەمان تونند و تیژیم لە خۆم بوو لەویشم ڕنگدانەوە وام کردکەوە ڕنگ بداتەوە لێکەوە بەڕاستیم کەسێکی زاڵمم نەپێشت ئەو کەسە بەپێی ئاستی خۆی بڕوە ئەگەر هەڵەیەک کرد لۆی چاکەوە هەڵە بە هەڵە چا ناکرێت هەڵە بە لێدان چا ناکرێت هەڵە بە گفتوگۆ بە قسەی خۆش بە ئامۆژگاریکردن چا دەکرێت جالوی ئەگەر بمانەوەی داهاتوو بکەین بەڕاستی دەبینەوەیەکی سالم زۆر جارێ سەر شوێن گەڕامی لە وڵاتان داخۆ لە شوێنان لە شارەنگەڕن کۆمەڵە خەڵکێک دەبینیوە هەست دەکەیتەوە ئەحسابی یاخود هەستەکانی لە ناو فرێزەردان درراوە سات کراوە جا لە مشتان درراوە قسەی پێدەڵی چی پێدەڵی تووڕە دەبیلی تووڕە نابێ ڕاستە بەڕێز مامۆستا قازی محەممەد سپاسکەم بانێ لەگەڵمان بووی سپاس بۆ هیواین کە توانی بێتمان کەمێک گەشت بینی ببەخشین بە بینەروبی سەرەکانمان بەستەکان تا خۆش زۆر سپاس